سەڵاح مامی یەکێک لەو گەنجانەیە کە شەوی شەشی ئەم مانگە لە سەیرانگایەکی شارۆچکەی قەڵاتزێ کوژرا. جوانە مەرگ و خۆشەویستن بۆمان دەگێڕێتەوە بکوژەکە بەکرێگیراوێکی کۆماری ئیسلامی ئێران بووە و لە خەودا عادل مەهاجری برازای کە تەمەنی 35 ساڵ بووە لەگەڵ هاوڕێیەکی دیکەی بەناوی لوقمان گەرگوڵی تەمەن 34 ساڵ کوشتون پاشان هەڵاتوە بۆ ئێران. لە ڕووداوەکەدا عادل مەهاجر ئامانجی سەرەکی بووە چونکە چەند ساڵێک پێش ئێستا بەرپرسێکی ئەمنی ئێرانی کوشتووە. نەفرێک کە جمهوری ئیسلامی لەو دەگەڕان نردوویەتی بۆ ئێرە بۆ ترۆر وەکو ئەندامێکە عیزب خۆی نزیک کردوێتەوە و ئەوانە کتوێتی وەرن دەچینە ئەو شوێنە گەشتیاری هەیە و دەچینەوێ و جاری پێشوش هەفتەی پێشوش دیسان دەگەڵەوانە هەرچۆتەوێ ئەوانەی بردوونەوێ ئەوەش بۆ جاری ئاخر بۆ کە دەگەڵی چوونە و بەڵێ لەوێژ ئەو خانەتەی پێکردوونە. دوو گەنجە کوژراوەکە ئەندامی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بوون. هاوڕێیەکی دیکەشیان لەگەڵ بووە کە لە دەستی بکوژەکە ڕزگاری بووە بەڵام لەلایەن ئاسایشی ڕاپەڕینەوە دەستگیر کراوە. لەسەر ڕووداوەکە وەک تاکە شایەت حاڵ لێکۆڵینەوە لەگەڵی بەردەوامە. حەزبی دیموکرات نیگەرانە لە هێرش و جموجەڵیەکانی ئێران لە ناو خاکی هەرێم. بەرپرسێکی باڵای حیزبەکەش دەڵێت لە 30 ساڵی ڕابردوودا زیاتر لە 400 بەرپرس و پێشمەرگە و ئەندامانی حیزبە کوردیەکانی ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستان بەدەستی ئێران کوژراون. وەزعی سیاسی عێراق و هەروەها وەزعی هەرێمی کوردستان بە جوورێکە جوڵەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەردەوامن و بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی لە شێوازی جۆرا لە هەرێمی کوردستان جوڵایان هەیە. جگە لە بردومانکردنی بنکە و بارەگاکانی حیزبەکانی ڕۆژهەڵات کۆماری ئیسلامی ئێران هێرشی چەکداری و تەقینەوەشی لە ناو سەنتەری شارەکانی هەرێمی کوردستان ئەنجام داوە. بەرپرسێکی هەرێمی کوردستانیش داوا لە هێزە کوردیەکان و وڵاتی ئێران دەکات ناکۆچیەکانیان لە هەرێم دوور بخەنەوە. گرنگە لە ڕووی علاقاتی سیاسی علاقاتی دیبلۆماسیان بابەتە چارەسەر بکرێ و مراعاتی ظروفی سیاسی هەرێمی کوردستان بکرێ و یعنی مراعاتی هەموو لایە بکرێ لەم دۆخەی کە ئێستا هاتوۆتە پێشەوە. ئەم بابەتەش پێویستی بەوەیە کە قسەی جددی و قسەی ئەنی بڕیاری کۆتایی و دەرەجەی قەتعی وەربگرێ بۆی ئەم بابەتە چارەسەر بکرێ. کوژرانی عادل و لوقمان دوو جار تراژیدیایە بۆ کەسوکاریان چونکە دەڵێن ئێران هەر بە کوشتنی ڕۆڵەکانیان وازی لێ نەهێناون بەڵکو لا ڕۆژهەڵات ڕێگەری لادانانی پرسە کردووە و لە هەرێمیش هەڕەشەی بردومانی پرسەکەی کردوون هەر بۆیە نەیانتوانیوە پرسە بۆ ڕۆڵەکانیان دابنێن. ئایوبەرتی هەولەر.